خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ کەسانێک هەیە لەناو ئێوەدا قژیان ئاڵۆسکاوە، لای ئێوە هیچ ڕێز و حرمەتێکیان نییە، بێنە ماڵەکەتان لە دەرگاکە بە پاڵ دەری ئەکەن، واتە هیچ ڕێزێکی لای ئێوە نییە. بەڵام لەو ئەقسەمە عەڵە الله لەئەبەڕەهو، بەڵام ئەگەر سوێن بخوات بڵێ خوایە سوێن بە گەورەی تۆ ئەبێ فڵان شتم بۆ بکەی، خوای گەورە سوێنەکەی ناشکێنێ. واتە هەر دوعایەکت لێ بکە، بڵێ خوایە فڵان کەسم بۆ بکوژە ئیکوژێ خوای گەورە، بیمرێنە خوای گەورە دەیمرێنێ، لە ناوی بەرە خوا لە ناوی دەبات. بەڵام ناو خەڵکە ڕێزی نییە، بەڵام لای خوا زۆر گەورەیە. خەڵکی هیچ ڕێز و حرمەتێکی لێ ناگرێ، بۆی ئاگادار بە لەوانەیە کەسێک لای تۆ حرمەت و ڕێزی نەبێ، بەڵام لای خوای گەورە زۆر گەورەیە. ڕێز و حرمەت لای خوا بە جوانی و پارە و دەسەڵات و مشتانە نییە، بە تەقوایە، بە ئیمانە. یەکێک لە زانەکان لە داعیەکان باسی دەکات، دەفەرمێ پیاوێک لە کەعبە بۆ میگێڕایەوە، پیاوێکی دەوڵەمەند، سبحان الله دەوڵەمەند، بەهۆی ڕووداوێکی سەیارەوە تووشی شەلەل دەبێ، ناوقەدی بەرەو خوار ئیش ناکات، قاچەکانی پێیەکانی لە ئیش دەکەون بەهۆی ڕووداوێکی سەیارەوە. دەڕاتە ئەمریکا و ئەوروپا چەند وڵاتێک دەگەڕێت، دەوڵەمەندە، بەڵام خوای گەورە شیفای نادە. ئەم پیاوە دەڵێ سەیری تەلەڤیزۆنم دەکرد کاتی حەج بوو، حاجەکانم بینی لە حەج بوون، زۆر گریام، گریانێکی بە قووەت و بەهێز بە کوڵ. کاتێک کە سەیری حاجەکانم دەکرد بە مناڵەکانم وت ئینشاءڵڵا دوای حەج ئەڕۆم بۆ عومرە. وتیان باوەگیان تۆ ناتوانی، ناوقەدت بە خوارەوە ئیش ناکات. وتی هەر دەڕۆم. بۆچی دەڕۆم؟ وتی ئەڕۆم بۆ لای مەلیک، بۆ لای پاشای خۆم کە خوای گەورە پاشای ڕۆژی قیامەت و دنیایشە. ئەڕۆم بۆ لای پاشا کە ئەڵڵایە لە ماڵەکەی خۆیدا قسەی لەگەڵ ئاکەم. بەڵێ ڕۆشت بۆ کەعبە، وتی بم بەنە نزیکترین شوێن لە کەعبەوە کە نزیک بم، ئاخر شوێن کە مەجالی تێدای ئەوەندە نزیک بم لە کەعبەوە، حەقتان نەبێ بەسەر نەبان کورسیەکە و تەواو کەمەندامە، پێیەکانی ئیش ناکەن، لە ئیش کەوتونە، ناتوانێ بڕات. ڕووی کردە کەعبە، نوێژی کرد و بەردەوام یەک دوعای دەکرد. ئەم پیاوە دەوڵەمەندە، یەک دوعا فەرمووی خوای گیان واللهی لە ماڵەکەی تۆ دەرناچم، واللهی خوایە سوێن بە گەورەی تۆ. ئەوەیە کە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم، هەندێک کەسەیە ئەگەر سوێنێ بخوا بڵێ خوایە واللهی دەبێ فڵان شتمە بکەی، خوا سوێنەکەی ناشکێنێ، بەڵام لای من تۆ هیچ ئیهتیمام و گرنگیەک پێ نەدرێ. واللهی ئەی پەروەردگار، ئەی پاشای من، لە ماڵەکەت دەرناچم، بەخوا لێرە ناڕۆم، یا ئەبێ شیفام بدەیت لەسەر پێیەکانم بڕۆم، یا ئەبێ بمرم لەم شوێنە بە جەنازەی بمبەنە دەرەوە. ئەی پەروەردگار، یا ئەبێ شیفام بدەیت لەسەر پێیەکانی خۆم بڕۆم وەک جاران، یا واللهی سوێن بە گەورەی تۆ خوایە گیان مەگەر جەنازەکەم لەم شوێنە دەرکە. ئەڵێ 2 سەعات زیاتر پاڕابووە لەخوا، لەبانە کورسیە بەردەوام پاپاڕامەوە، خوایە شیفام بدەیت، خوایە واللهی لە ماڵەکەت دەرناچم ئیلا ئەبێ شیفام بدەیت. بەڵێ ئەڵێ ئەوەندە سەرم دای بەژان، ئەوەندە دوعام کردەوە پاڕام و بەس تەنهام دوعایشمە کرد. سەرم دای بەژان، تووشی ئازاری سەر بووم، خەوم لێکەوت. لە خەومە لە حەوشی کەعبە کەسێک وتی هەڵسە و بڕۆ. ئەفەرمێ کە خەبەرم بۆەوە، واللهی بیری ئەو من نەما کە من کەم ئەندام، دەستم کرد بە ڕۆیشتن، دەستم کرد بە ڕۆیشتن. واللهی پێیەکانم وەک جاران چاک بوونەوە. ئەو کاتە دەڵێ زۆر گریام، زۆر سپاسی خۆم کرد، وتم ئەی پەروەردگار، ئەی پاشای من هاتووم بۆ ماڵەکەی تۆ، بۆی لێرە گفتوگۆت لەگەڵا بکەم، سوێن بە گەورەی تۆ خوایە گیان، ئەوەی لە تۆ بپاڕێتەوە، ئەوەی داوا لە تۆ بکات بە دڵ و بە ئیخلاص و بە یەقینەوە، واللهی بەدەست بەتاڵی نایگەڕێنیتەوە.
والله نا ئومێدی ناکەی، نا هیوای ناکەی. بۆیە خوای گەورە شیفای دا. الحەمدولillah عەیبی نەما. بۆیە هیچ کاتێک دوعا بەکەم مەزانە، دوعا بە گەورە بزانە، چونکە سیلاح و چەکی ئینسانی ئیماندارە. هەرچی نقصانی و کەم و کوڕێکت هەیە دوعا بکە، بپاڕێرەوە لە خوا، بڵێ خوایە گیان پێم ببەخشە، خوا پێت بەخشێ بەو شێوەی کە خۆی زانایە چی بۆ تۆ باش و گونجاوە.